نزیکەی 4 مانگا دانیشتوانی کەمپی مەخموور لە ژێر گەماروویەکی توندی هێزە هەولێردان و بەوتەی بەرپرسانی کەمپەکەش ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی گەمارۆکان تونتر و شڕتر دەبنەوە. سەرڕایدەیان هەوڵیش بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە تا ئێستاکە گەمارۆکە بەردەوامە. لە چوارچەوەی هەوڵەکانی لابردنی گەمارووی سەرکەمپی مەخموور تۆڕیا و بەشی ڕێکخراوەکان سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانیان کرد و یاداشتێکیان ئاڕاستە کردن. لە یاداشتەکەداوە هاتووە بەهۆی ڕێگری لە چوونەدەرەوە بۆ وەرگرتنی چارەسەر تا ئێستا چەندین منداڵ گیانیان لەدەستداوە. وەک لای هەمووان ئاشکرایە کە ژمارەی پەنابەرانی ئەو کەمپە زیاتر لە 12,000 12,000 پەنابەری باکووری کوردستان و نزیکەی 25 ساڵە لە ئاوارەی ئەو دەوروبەرن کە دەژین لە سنووری عێراق و هەرێمی کوردستاندا. لەو ماوە دوور درێژە 8 کەمپی جیاجای پێگۆزراوەتەوە هەرچی زەحمەت و کێوەرەوەریە چەشتویانە. هاتوچۆی دانیشتوانەکەی بۆ شاری هەولێر و گواستنەوەی کەلوپەل و پزیشکی و پێداویستی ژیانی ڕۆژانە ئاستەنگێکی زۆری دروست کردو تەواو بێخزمەت گوزار و ژیانێکی سەختیان هەیە. لە ئێستادا گەماروی سەر کەمپەکە زیاتر بووە و ڕێگریکردن لە هاتوچۆی دانیشتوانی کەمپەکە بۆ شارەکانی هەرێم بۆ چارەسەری پزیشکی و ڕێگەیان پێ نادێت چتە نێو هەولێرەوە. چەندین منداڵێن بۆ هۆکارە گیانی لە دەستداوە. لە ئێستادا باری ئابووری دانیشتوانی کەمپەکە زۆر خراپە و بەهۆی گەماروی سەریانەوە پێداویستی پزیشکی و زۆر کەم بۆتەوە. بۆیە داواکاری لە بەڕێستان بە مەبەستی بەهاناچوونی باری گوزەرانی نالەباری نێو کەمپی ناوبرا و هەنگاوی جدی و بەپەلە بندێت. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیاند داواکاری و یاداشتەکان لە سەرکەمپی مەخموور بەلایەنە پەیوەندیدارەکان دەگەیەن و بەدواداچوونی بۆ دەکەن. بەندا وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ یاداشتەکەمان لێوەرگرتن بەهاسی بەرپرسیارانەوە من یاداشتیان دەگەن سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی پەیوەندیدار بەو کەیساکە تۆڕی ڕێکخراوەکان هێناویانە دووبارە دڵخۆشیان لێ دەکەم ئێمە پەیمانمان پێدان هەرسێندام پەرلەمانی کوردستان بەڕێز کاک سۆنانمەر و کاکمەم و بەندا لێرە پێشوازیان نابووین بەهاسی بەرپرسیارانەوە یاداشتەکان دەگەینە شوێنی مەبەست بۆ چارەسەرکردنی بارودۆخی ئاوارەکانی مەخموور. بۆ وەرگرتنی زانیاری لەسەر بارودۆخی کەمپەکە پەیوەندی بە پۆڵات بۆزان بەرپرسی کەمپی مەخموورەوە کرد. ناوبراو ڕایگەیاند ڕۆژ لە دوای ڕۆژگەمارۆکان لە سەریان تون دەبێتەوە و دۆخی دانیشتوانی نێو کەمپەکە بەرەو خراپبوونی زیاتر دەڕوات. ئەمە لە کاتێکدا کە نازانن هۆکاری ئەم گەمارۆ چییە و کەسیش وەڵامیان ناداتەوە. چەند جارێکیش پەیام بۆ زانینی هۆکاری گەماروی سەرکەمپی مەخموور پەیوەندی بە دکتۆر تاریق نووری بەڕێوەبەری گشتی ئاسایشی هەولێرەوە کرد. بەڵام ناوبراو ڕەتی کردەوە کە هیچ قسەیەک لەسەر گەماروی سەرکەمپی مەخموور بکات و لەگەڵ ناوهێنانی کەمپەکە پەیوەندیە تەلەفۆنەکەی داخستەوە. پۆڵات بۆزان بۆ باسکردنی دۆخی سەختی دانیشتوانی نێو کەمپەکە چیرۆکێکی بۆ پەیام گێڕایەوە وتی لە چەند ڕۆژی ڕابردوودا 2 نەخۆشیان ڕەوانەی نەخۆشخانەی هەولێر کراون بۆ وەرگرتنی چارەسەر. قایمقامی قەزای مەخمووریش ڕەزامەندی لە سەرچوونی ئەو 2 نەخۆشە بۆ هەولێر دەربڕیوە. بەڵام لە زاڵگەی هەولێر ڕێگە بە نەخۆشەکان نەدراوە بچنە نەخۆشخانە و گەڕێنراونەتەوە. بەماش باری تەندروستیان زیاتر تێکچووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.